ئەمە ڕۆژێکی ناخۆشترین ڕۆژە لە ژیانی ئێمە. مام جەلال کابرایە نەبوو بەس ئێمە وەسپ بکەن بە وەسپی ئێمە تەواو بێ. مام جەلال کارزمایەک نەبوو کە ئێمە بە لەحظەیەک ماتەمینی بەڕێ بخەین. مام جەلال کابرایە بوو، کابرایە مناڵ بوو، کابرایە بوو ڕۆشنبیر بوو، کابرایە بەتوانا بوو، کابرایە بوو لە شاخەوە بۆ سەرۆک کۆماری عێراق. ئەو کابرایە هەرچەندێ وەسپی بکەین و باسی بکەین کەمە. ئەمڕۆ ڕۆژێکە چۆن ڕۆژی باوکمردنە ئەمە باوکی گەورەمانە کە ئەمڕۆ ئەم ڕۆژێتی کەوتنە مردووە. مام دوای مام جەلال بارودۆخی عێراق و کوردستان و ناوچەکە ئەبینن چۆن چۆنێ. ئەو مام جەلالە بوو کە توانای هەبوو هەموو نەتەوەکان، هەموو حیزبەکان، هەموو ڕایەکان بەیەکەوە پێکەوە دابنا بە ئارامی بە ئاسوودەیەکی خۆش بژن. دوای مام جەلال ئەوەیە کە ئێوە ئەیبینن زۆر ڕێژێکی ناخۆشە. دایک سێ شەهیدم، یعنی وا بزانە خەبەر ئەو مام جەلال مجنەب وا ئەزام خەبەر ئەوانەیە زۆر ڕۆژێکی ناخۆشە، زۆر یعنی پێمان ناخۆشە. هەر مام جەلالە کوردی کردە خاوەن ئیمڕۆ. یا ڕەبی وە جەنەت شاوە بێ، یا ڕەبی خوای لێ رازی بێ. وەک دایکی شەهیدێک وەک ڕۆڵی سەرۆک مام جەلال چۆنە بینی؟ واللهی مام جەلال حتا بلێ شوێنی دیارە، حتا بلێ ڕئیس بوو. ئەو کوردی گەیانە ئیمڕۆ، ئەو کوردی خرەوە کرد، ئەو سەرۆکمان بوو. کۆچی مام جەلال چیە گەێنێ بەلای ئێوەی خەڵکی کەرکووکە؟ واللهی خەڵکی کەرکووک واللهی زۆر غەمبارین بووی، زۆر خەفەتە خۆین بووی، زۆر خەبەرێ ناخۆش بوو. واللهی کۆچی مام جەلال یعنی هەمومان لە ناخۆ هەژان، یعنی جێگای لە هیچ لە عێراق و کوردستانە پڕ نابێتەوە. مام جەلال قایدێ بوو لە ناو کووردا سەربەرز بوو، کشمانی سەربەرز کرد. ئێمە ئێستا دڵگرانین، خوا هەزار ڕەحمەتی لێبێ، هەزار ڕەحمەت لە ڕوحی پاکی. والله زۆرێک پیاوەکی زۆر عەرەمگران بوو، زۆر یانێ پیاوەکی زۆر حەباش بوو. ئەرێ وەڵڵا بۆ هەمومان باش بوو، لە دەستمان ڕۆیی. خەڵکی ئەم سنوورە هەموو هاتوون سەرخۆشیان لێ کردوین، هەمویان هاتوون بە خەمباریەوە، هەمویان باسی ئەویان کردو کە ئەم پیاوە لە کەرکوچەکان ڕۆی. بەتایبەت ئەو خەڵکی کە لێرە تورکمانەکان بەیانی هاتن، هەموو مختارەکان کەسایەتیەکان هاتن سەریان لە ئێمەدا، ئەوان وتیان مام جەلال هی ئێوە نەبووە، هی ئێمە بووە، لە ئێمە ڕۆیشتۆ. چکە بەس ئەو داکۆچی لە تورکمان کردو لەم شارەیە، بەس ئەو توێتی ڕێز لە کەمەنەتەوەکانی تر بگرن. بەڕاستی ئەوەی ئەوان بۆی خەمبارن زۆر زیاترە لەوەی ئێمە سوپاسی ئەو خەڵکی سنوورە ئەەکەین و ئێمە بەڵێنە دەین پێیان کە لە خزمەتیان بین و بێ مام جەلالیان پێوە دیار نەبێ هیچ کاتێک هەموو کاتێ هەمومان بچوشی ئەم خەڵکی ئەم منتقەیە ئەەکەین، بچوشی تاک بە تاشی نەتەوەکانەکەین. ئێمە پێکەوە جوانین، کەرکووک پێکەوە جوانە. ئێمە لە کەرکووکە ژین، ئەزانین کەرکووک چییە، کەرکووک چی پێویستە. ئێمە جیاوازیەک نییە لە نێوان عەرەب و تورکمان و هیچ نەتەوەیەک لێرانە، تەنها کەرکوچی وجودی هەیە. بۆیە بەڕاستی خەمبارن، بەڕاستی پێیان ناخۆشە. ئەوەی ئێمە ئەمڕۆ بینیمانە لە خەڵکەکە لە دوێنێشەوە تا ئێستا بە بەردەوام خەڵک پرسە و سەرخۆشیان لێ کردوین. یەکێک لە سیفەتە هەرە جوانەکان کە ئێمە شانازی پێواکەین ئەویش ئەوەیە کە سەرۆک مام جەلال بۆ باڵانزڕاگرتنی هەموو ئەو کردەوە سیاسیانی کە هەبووە دڵی پێش هەموو شتێک قسەی کردوە تاوەکو بە دڵەوە ئیشەکان ڕایی کات و جێبەجێکە. ئەمە یەکێکە لە هەرە شتەکان کە ئێمە وەکو کورد شانازی پێوە ئەەکەین. مام جەلالیش جێگەی شانازیە بۆ هەموو دنیا، نەک بە تەنها بۆ یەکێتیەکان، نەک تەنها بۆ کەرکووشەکان، نەک تەنها بۆ کورد. بۆیە سەرۆک مام جەلال ئازارێکی لە دڵمانە بەجێهێشتووە، ساڕێژبوونی زۆر ئەستەمە، یعنی ئەسەفێکە کە هیچ کاتێک ئێمە ناتوانین لەو ئەسەفە دەرچین. ئەو برینشکە لە دڵمانە بەجێ ئەهێڵرێت لە کۆچی دوایی سەرۆک مام جەلالە. ساڕێژبوونی زۆر زەحمەتە، چونکە سەرۆک مام جەلال برابووە بۆ شەهیدەکان، باوک بۆ شەهیدەکان، بۆ برا پێشمەرەکان، بۆ هەموو خەڵکی و بۆ هەموو نەتەوەکەی و بۆ هەموو خەڵکی عێراق. بۆیە ئەمە هیچ کاتێک لە بیرمان ناچێتەوە. سەرۆک مام جەلالیش هەر بە سەرۆکی خۆمان نەزانین و بەهشتی بەرینیش جێگەیە بێ ئینشاڵڵا، چونکە سەرۆکێک ئەم هەموو خەڵکە بۆی بگری و بە پەرۆژ بێ، بۆی ئەکید هەر جێگەشی هەر باشتر دێت. هاوڵاتێکی تر وەربگرم بۆ چوونی تۆ وەکو کەرکووکیەک سەبارەت بەو پۆستە گەورەیە چیەکە بەسەر گەلەکەمانە؟ سەرەتا من پرسە و سەرخۆشی خۆمە ڕاستەی بنەماڵەی هەواڵی تێکۆشەر مام جەلالەکەم. بەڕاستی ئەم کۆچە ناوادەیە خەمێکی گەورەی کردە دڵمانەوە
بەڕاستی ڕاستە بەجستە لە ناومانە نەماوە بەڵام فکر و ڕێبازەکەی هەر لە ناومانامینەوە داواکارم لە سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتی یەکێتی ڕێبازەکەی مام جەلال بەرنەدەن و بکەونە دوای ئاشتی و بۆی گەلی کورد بگا بە مافەکانی خۆی سەرەتا سەر نێز و نەوازش بۆ کۆچی دوای هەواڵ مام جەلالەکەم مام جەلال بە دوو قسە تعبیر ناکرێت لە ناخمان ناتوانین هیچ بڵێن چی بڵێن بۆی چی بکەین ناگەڕێتەوە بۆمان کەڵە پیاوی وە قەت دروست نابێتەوە دایمەن خەمخۆری کەرکوو بوو خەمخۆری ژنان بوو پشت پەنای ژنان بوو پارێزەری ئێمە بوو بۆیکی ئەمەی بەجێش بە کێمانی سپار ئاواتی تۆ چییە ئێستا ئاواتی منە ئەوەیە حەزب بە کوردستانیەکان یەک برن بە یەک دەست بۆ ڕێبازەی مام جەلال کوردستان بپارێزن هیوا ئاواتیە من ئەوەیە یەکێتی ناو یەکێتیەکان جاتان لێکم ئەو ڕێبازەی مامە بزر مەکەن ئەو ڕێبازە بگرن یەک بگرن بەسە کەڵە پیاوی وامە قەت یا هەڵ ناکەوێتەوە قەت نابێ خەمخۆری هەموو کوردستان و خەمخۆری عێراق بوو ئاشتی لە هەموو جیهانە ئەو بەرقەرار کرد هەموو خەڵکی لێەوە فێری ئاشتی بوو نازانم چی بڵێم بۆی چی چۆن تعبیری کە بەلە ئەوە نازانم بڵێم هاوار کورد هاوار